و ئەو طریقەی زۆر باشە چونکە ئەم دوو کوڕم هەیە لەبەر دوو کوڕی خۆم دامنایە. خۆشەویستان، خستەخانەی میهرەبانی بەردەوامە لە دانانی باڵۆنی زیرەک و باڵۆنی ئاسایش. پێش ئەوەی باڵۆنەکەی لۆ دابنین کەسی نەخۆشەکەی ناوی نەخۆشەکەی دەنووسین ئەو معلوماتانی پێدەرین لۆچی باڵۆنی زیرەک دادنین چونکە دەوێت زعیف بیتەوە وەزنی زیادە و درینای مەعدەی خۆی ببڕی یان ناتوانانی مەعدەی ببڕێتن یان ناوێری مەعدەی ببڕێتن باڵۆنی زیرەک دادنێتن. ماکەکانی چین چەند ڕۆژانی دەبێتن پێی دەرێت 3 ڕۆژ تا 5 ڕۆژ تا هەفتەچی دەبی 3 ڕۆژان بەجێمان بکە خواردنی نەخوات چونکە ئەو باڵۆنی دەستە ناو مەعدەی هەتا جسمی لەگەر لێڕادێتن. ئەو باڵۆنەی دادنێم چ دەبیتن؟ ئەو باڵۆنە مەعدەی داگیر دەکاتن جێی نابی خواردنی تێ بکاتن و خواردنی پێی ناخورێتن. ڕازی بووم لەسەرەوەی کە پێویستە بە تەواوی ڕێنمایەکانی دکتۆر جێبەجێ بکەم ئەمە بەرنامەجی دەدەینێن ئەبە شێوەیە کە خواردنی دەخوا لە واتساپ گروپەی داخلی دەکەین بەردەوام پەیوەندی دەبیتن لەگەرمان تاوەکو لێ ڕادێتن و کار ئاسانی لۆ دەکەین. دکتۆر بەرپرس نییە کە وەزنم دانە بەزێتیان دوای 3 مانگ وەزنم زیاد بێتەوە ئەمە کە وەزنی دەینە خوارێکە دوای ئەو بخواتەوە ئەمە بەرپرس نییە یان ئەو بەردەوام شەربەت و ببسی بخواتن لێ نەگەرە شیرنی بخوا و بەردەوام مۆڵتەی بخواتن وەزنی دانەبەزی ئەمە بەرپرس نییە لی. پێویستە چارەخواست پێشتر نەشتەرگەری بڕینی گەدەی یان ڕێڕەوگۆڕی نەکردی نابێ عملیاتی مەعدەی کردبی ئەو کەسەیە چونکە ئەو باڵۆنەیە کە دانراگەر مەعدەی بڕیبی دوای شەشەی لێ دروست دەکەم. لە کاتی دانانی باڵۆن پێویستە نەخۆشەکە ژانی گەدەی نەبیتن ئەو وەختی کە لۆی دادنین ئێستاکە نابی مەعدەی بێشیتن چونکە ئەو باڵۆنەگرن مەعدەی بێشیتن برینی هەبیتون باڵۆنش ناو دانین ئەزیەتی زیاتر دەبی لێ دەبی ژانی نەبی. لە کاتی داڵن پێویستە نەخۆشەکە ژانی گەدەی نەبی پێویستە 3 ڕۆژ دەرزی و مغەزی وەربگریتن وەکو ئەوەی کە عملیاتێکی کردی بیتن عیلاجی وەردەگریتن کە کەپسولی گەدەی دەخوا لە کاتی ژانی گەدەیدا یعنی ئەمە دەرمان دەدێنێت لە سەروی تەمەنی 10 ساڵی دادەنرێت بەمەرجێک BMI-یەکەی لە 30 زیاتر بیتن بەنجی ناوێتن بەبێ بەنجدای دێنێت لە کاتی دانەوە دەرهێنانی باڵۆنی 2 مانگ زمانی لەگەرە لەوانەیە 4 مانگ 5 مانگ بمینێتەوە دوایی کە لە ڕێگەی پیسایی فرەدەدرێت. پێویستە لەسەر نەخۆش ڕێنمایەکانی دکتۆر بۆ خواردن و خواردنەوە جێبەجێ بکات تاوەکو سوودمەند بێت بە دابەزاندنی چێش. ئێستا لە بە ئەو خوشکەی دادنین تەمەنت چەند ساڵە؟ ئەوە 20 ساڵە باڵۆنی زیرەک دادنێن چیش دەکەی؟ کچی ماڵەیە خوێندنە تەواو کردیە؟ مەعهەدی تەواو کرد؟ مەعهەدی تەواو کردیە؟ ئێستا ئەو کەپسولی دەگری بۆ دەستەی کەنەوە ئەو حەبەی دەخۆی فەرمو بیخۆ ئاوی لەسەرکە ئاوی زۆر باشە بۆ شێوەیە کەپسولەکە ئەوە چۆن ناو مەعدەی ئاوەکەی قوتدا تێلەکەمان دەرهینە تەمەشا ئەو تێلەکەمان دەرهینە ئێستا بەس ئەو وایرە باریکەمە ئەو وایرە باریکەیە دەینین ئەو ئێستا کەپسولەکە لە ناو مەعدەیتی ئەبە CCC ئەو مادەی ئەلۆریۆن ئێستا بە زەختی ئەو سرنجەی دەکەینەوە ئەبە شێوەیە ئێستا کە من دڵنیام ئەو کەپسولە لە ناو مەعدەیتی لەبەرچی چونکە ئەو ڕەشەیە مەسافەی ئیسۆفێگەسی زیاترە و دووش ئەمن بە تێلی دامنایە لۆیەکە دەزانم خوار نەبوویتەوە و نەچتە ڕێهێناسی چونکە گربستە ڕێهێناسی ئێستا زۆر دەکۆخی ئەوە دەبوو ئێستا ئەم 100% دڵنیام ئەوە لە ناو مەعدەیتی ئەو دەدەین ئەو کەپسولی لە ناو مەعدەی دەتەقێنین ئەبە شێوەیە هەست پێکرد تەقی هەستی بە کەپسولەکەی کرد سەری ئەوە دەلەقێنی ینی ئێستا ئەوە چوو کەپسولەکەی دەکەمەوە ئەو ئاوە مێخستە ناو کەپسولەکەی دوای خەتوەکەیت کە چ دەکەین دێین ئەبە دەهێنین بەوەی بەو شێوەیە ئەوەی دادنین ئەو ئاوەی ببینم تەمەشا ئەو ئاوەیە بەو زەختەیەی پاری پێوەدنین ئەو 550 CC ئەو شیلەیە ئەلۆریۆن لە ڕێگەی ئەو سۆندە باریکەیەوە دەچیتە ناو کەپسولەکەی دوایەکەوەچی ئەوە تەواو بوو ئێستا کە ئەوە تەمەشا هەتا گولە پەسۆرەکەی پاری پێوەدەین هەتا کەسێک دەبیتن زەختی لێ بکە ئێستا ئەوە بە زەخت دەڕۆین ئەتیادی هەتا کەسیشبی هەر دەڕۆین هەتا دەبیتە سۆر کاتێک کە ئەمە ئەو کەپسولەی دادنین ئەوە نرخی کەپسولەکەی نییە بەڵکو نرخی معلوماکەیە ئەو معلومەیە ناداتەوە خەڵکی شەریکە لێیەکە مەسد ئەو مۆبایلەی دەستت کە بە چاردەوەرەقەیە لەوانەیە قیمەتی $20 بیتن بەڵام بە چاردەوەرەقەی معلومەکەی دەفرۆشتن ئەمەش ئەو پارەی کە بەو کەپسولە دەدرێت معلومەکەیە و ئەمە وەکو دکتۆر دلێر ئیسعدادم هەیە هەر یەکە کەپسولی بینیتن ئەمن بەخێر ڕۆی دادنێم هیچ پارەم لێ ناوێتن بەڵام دوو مەرجێبی کەپسولەکە یەکەمینیان ئیکسپایر نەبی دوێمینە ستیکەری حکوومەتی پێوەبی چونکە خستخانەی مێرەبانی شەرعیە علمیە قانونیە ئیداریە ئەمن ئیسعدادم هەیە دەستی خۆم بکەمە خێر لە بۆی و هەموو ڕێنمایەکانیشی بدەمێ بەڵام کەپسولەکە گرانە زەمبی من نییە خەتایەکەی هی من نییە ئەمیش دروستم نەکردیە و ئەو طریقەی عالەمیە ئەمن دامهینایە طریقەی عالەمیە و خەڵک ئیستیفادەی لێ دەکاتن و ئەو طریقەی زۆر باشە چونکە ئەم دوو کوڕم هەیە لەبەر دوو کوڕی خۆم دامنایە یعنی طریقەی زۆر باشە لە بۆ نزیکی خۆم دامنایە لە بۆ خزمی نزیکی خۆم دامنایە لۆ براژنی خۆم دامنایە یعنی طریقەکە
خەڵک ئیسیفادەی لێ دەکاتن و وەزنی پێدا دەبەزیتن وردەکەم دەبیتەوە هاتە مەشاکە ئەو ئێستا دێتە خوارێ ئەوە دێتە خوارێکە یەقی چیمایە تەمەشاکەن ئەو مادەیە هەموو چۆنا ئەو کەپسولەی کە ناو معیدەماندانایە ئەوە بەتارمان کرد ئەو دەدەین دەکەین ئەوەی دەردێنین بسم الله اللهم لا سهل إلا ما جعلته سهلا وأنت تجعل الحزن إذا شئت سهلا أبو شوي أو كبسولة كمان بزيهش إن شاء الله ضعيف دبيوا میهرەبانی دڵسۆزی و لێزانی